ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بە سەرکردنی 4 شارۆمەندی دیکە لە دیواندەرە، سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر ئەحمەد حەسەنزادە لە بۆکان، ڕێپێوانی گەنجانی مەخموور دژ بە هێرشەکانی تورکیا، ناڕزایەتی کرێکەرانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسن لە یەزد، پەسەندکردنی گەڵاڵەی عیفاف و حەجاب لەلایەن مەجلسی ڕەژیم، دەست بە سەرکردنی 10 شارۆمەندی بەهایی لە شیراز و پشتیوانی کۆنفێدراسیۆنی سەندیکا کرێکاریەکانی ئیسپانیا لە شەریفە محەممەدی. درێژە هەواڵەکان دەست بە سەرکردنی 4 شارۆمەندی دیکە لە دیواندەرە. ڕۆژی دووشەممە 26 خەرمانان 4 شارۆمەندی دیکەی خەڵکی دیواندەرە بەناوەکانی پویا پاشناو نادیار، ئامانج ئەحمەدی، مانی محەممەدی و سەلاح فەتحی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بە سەرکران. بە پێزانیاریەکان هێز ئەمنیەتیەکانی ڕەژیم 2 شارۆمەندی خەڵکی گوندی ڕەشیاوای سەر بە شاری دیواندەریان بەبێ بەڵگەی خەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. هەمان ڕۆژ 2 هاوڵاتی دیکە بەناوەکانی مانی محەممەدی خەڵکی گوندی تەورێز خاتون و سەلاح فەتحی خەڵکی ڕەشیاوە لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ڕەفێنراون و زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە. سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر ئەحمەد حەسەنزادە لە بۆکان. ئەحمەد حەسەنزادە باوکی نەمر محەممەد حەسەنزادە لە گیانبەختکردوانی شۆڕەشی ژینا لە شاری بۆکان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە کۆمەڵێک تۆمەتی ناڕەوای بەسەردا سەپێنراوە. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە پەروەندەیەکی تازە کە بۆ ئەحمەد حەسەنزادە کراوەتەوە، ئەو باوکە دادخوازە بە تەبلیغ دژی نیزام و هاندانی بازاڕیان بۆ مانگرتن تۆمەتبار کراوە. ئەحمەد حەسەنزادە ڕۆژی 25 خەرمانان هاوکار لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی دەست بەسەر کرا. ڕێپێوانی گەنجانی مەخموور دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان گەنجانی دانیشتووی ئوردوگای پەنابەرانی مەخموور لە هەرێمی کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ئەو ئوردوگایە خۆپیشاندانیان کرد. ڕۆژی سێشەممە پەهبادێکی تورکیا هێرشی کردە سەر دانیشتوانی ئوردوگای ڕۆستەم جوودی لە مەخموور و جگە لە زیانی مادی زیانی گیانی بەدواوە نەبوو. ڕۆژی چوارشەممە گەنجانی مەخموور دژ بە هێرشەکانی تورکیا ڕژانە سەر شقام و دروشمەکانی کەس ناتوانێت ئازادیبان لێ بستێنێت بژی بەرخۆجانی مەخموور نابۆ هێرشی فاشیستی نابۆ گەندەڵی بەڵێنی ئێمە چۆڵەیە و نابۆ داگیرکەریان بەرز کردەوە. بەشداربوونیەوە چالاکیە بێجەنگی دەوڵەتی عێراقیان لە ئاست هێرشەکانی تورکیا شەرمەزار کرد و ڕوو لە هێزە عێراقیەکان ڕایان گەیاند کە ئەگەر نەمان پارێزن لە ئوردوگا بچنە دەرەوە. ناڕزایەتی کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسن لە یەزد. ڕۆژی پێنجشەممە 29 خەرمانان کرێکارانی بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی یەزد لە ئازنەجەنی جاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی شاغڵ لە ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی ئێران خوازیاری پێدانی حەق دەستە دواخراوەکان، پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین نیشتیماعی، پێدانی مەزایای پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، گۆڕانی گرێبەست، پێدانی سەختی کار، وەلانانی پەیمانکار و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. پەسەندکردنی گەڵاڵەی عیفاف و حەجاب لەلایەن مەجلسی ڕەژیم. مەجلسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی گەڵاڵەی عیفاف و حەجابی پەسەند کرد و بۆ شێوەیە ناوەندە قەزایەکانی کۆماری ئیسلامی دەستیان بە حیسابی بانکی و زارایی شەخسی خەڵکدا گرت. بەپێ بڕگەی 56 و گەڵاڵەیە جەریمەکانی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی لەلایەن ناوەندە قەزایەکان و لە ڕێگای بانکی ناوەندی وڵاتەوە لە حسابی بانکی سزادراوان کەم دەکرێت. بە وتەی چالاکانی مەدەنی پەسەندکردنی بڕگەی 56 پێچەوانەی ئەسڵی 36 یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیە و
دەوڵەت لەو ڕێگەیەوە دەیەوێت دەست بەسەر جارایی خەڵکدا بگرێت. هەروەها کارناسانی ئابووری سەبارەت بە پەسەندکردنی ئەو لایحەیە هۆشداریان داوەتە دەوڵەت و ڕایەنگەیان پەسەندکردنی بڕگەی 56 وا دەکات کە خەڵک داراییەکانیان لە بانکەکان بێنە دەرەوە و ئابووری وڵات تووشی قەیران دەبێت. دەستبەسەرکردنی 10 شارۆمەندی بەهایی لە شیراز. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان 10 شارۆمەندی بەهایی لە شاری شیراز لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. داواکاری گشتی و انقلابی شاری کارون ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند کە ئەم کەسانە سەرقاڵی چالاکی تەبلیغی دژی مەزهەبی شیعە، تەبلیغی وەهابیەت و سەلەفیگەری بوون. ئەو بەرپرسەی ڕژیم هەروەها وتی یەکێک لە دەستبەسەرکراوان پێشینەی تێکدانی ئاسایشی نەتەوەی هەبووە و لێکۆڵینەوەکان بۆ ناسین و دەستبەسەرکردنی کەسانی دیکەی پەیوەندیدار بەم گروپە بەردەوامە. وتەکانی ئەو بەرپرسەی ڕژیم لە حاڵێکدایەکە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە ڕێگەی پەروەندەسازیەوە هەوڵی ڕفاندنی بەهایەکان و تاڵانکردنی داراییەکانیانەدەن. لە هەواڵێکی دیکەدا نەوباوەڕێکی مەسیحی بە ناوی مۆژدە فەلاحی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسەرانی شیرازەوە ڕفێندراوە و زاناریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. لە سێدارەزانی بەندکراوێک لە بەندیخانەی یاست. بەیانی پێنجشەممە 29 خەرمانانی 1403 بەندکراوێکی بەلووج بە تومەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە بەندیخانەی یاز لە سێدارەدرا. بەپێ راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، بەندکراوێکی خەڵکی زابۆل بە ناوی مەنان بەراهەوی تەمەن 50 ساڵ کە پێشتر بە تومەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە ئیعدام مەحکوم کرابوو، بەیانی پێنجشەممە حکومەکەی جێبەجێ کراوە. پشتیوانی کۆنفێدراسیۆنی سندیکا کرێکاریەکانی ئیسپانیا لە شەریفە مەحەممەدی. بەرپرسی کۆنفێدراسیۆنی سندیکا کرێکاریەکانی ئیسپانیا کە لە بەشی وڵاتانی عەرەبی، ئەفریقا، ئاسیا و ڕێکخراوی جیهانی دائیش دەکات، لە پەیامێکدا پشتیوانی خۆی لە شەریفە مەحەممەدی ڕاگەیاند. ئۆرتگا فۆتنێس بەرپرسی کۆنفێدراسیۆنی سندیکا کرێکاریەکانی ئیسپانیا لە پەیجی تویتری خۆی نووسیویە 2 ساڵ بەسەر قەسڵی حکوومەتی ژینا ئەمینی لە ئێران تێپەڕ دەبێت. ژینا و هەموو ئەو کەسانەی لە ئێران لەژێر ئەشکەنجە و سەرکوتدان و بیر خۆماندێنینەوە. نابێت لەبیرمان بچێت کە چالاکێکی کرێکاری لە ئێران بە ناوی شەریفە مەحەممەدی بە بیانووی بەرگری لە مافی ژنان و کرێکاران حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. پێویستە هەموومان پشتیوانی لێ بکەین. سەپانینی گەمارۆ بەسەر 12 بەرپرسی سوپای پاسداران لەلایەن ئەمریکا. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانانی 1403 وەزارەتی خەزینەداری ئەمریکا گەمارۆی خستە سەر 12 بەرپرسی کۆماری ئیسلامی کە دەستیان لە سەرکوتی ناڕازیان بووە. لە دووهەمین ساڕۆژی قەسی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوسنەوەی ژنجیان ئازادی، ئەم سزایانە بە هەواهەنگی لەگەڵ ئوسترالیا و کەنەدا بەسەر ئەندامانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی و بەرپرسانی بەندیخانە و کەسانی تێوەگلاو لە سەرکوتی کوشندەی خەڵک سەپێنراوە. وەزارەتی خەزینەداری ئەمریکا ڕایگەیاندووەکە ئەو کەسانەیە کەوتونەتە لیستی تەحریمەکانی ئەمریکاوە بەرپرسیارن لە کوشتن، سەرکوت، توندوتێژی، ڕفاندن، ئەشکەنجە، دەستدرێژی سێکسی و بێبەشکردنی بەندکراوان لە دەرمان. کوژران و برینداربوونی دەیان ئەندامی حەزبۆڵای لۆبنان بەهۆی تەقینەوەی بیسیم. ڕۆژی چوارشەممە 29 خەرمانان بۆ دووهەمین جار ئامێرەکانی پەیوەندیگرتنی گروپی حەزبۆڵای لۆبنان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە تەقێنرا و بەهۆیەوە دەیان ئەندامی ئەو گروپە کوژران و بریندار بوون. بەپێ راپۆرتەکان یەک ڕۆژ بە دوای تەقینەوەی پێیجەرەکانی گروپی حەزبۆڵا کە بووە هۆی کوژران و برینداربوونی سەدان کەس، بیسیمەکانی ئەو گروپەش لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە تەقێنرایەوە و لە ئاکامی ئەو ڕووداوەدا 26 کەس کوژران و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە ڕۆژی ڕابردوو چەند تەقینەوە لە بنکەی سەربازی حەشتی شەعبی لە دەوروبەری مووسڵ ڕوویدا کە زیانەکانی ئاشکرا نەکراوە، بەڵام ئامێرەکانی پەیوەندیگرتنی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی لە دەیرە زوور تەقیوەتەوە و بۆ هۆیەوە 19 ئەندامی سوپای پاسداران کوژران و
150 کەسی دیکەش بریندار بوون. دووە هەواڵ پەسەندکردنی بڕیارنامەیەک لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دژ بە ئیسرائیل. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانانی 1403 کۆمەڵەیەک گشتی نەتەوە یەکگرتووەکان بڕیارنامەیەکی پەسەند کرد و تیادا داوای لە ئیسرائیل کرد لە ماوەی 12 مانگدا ناوچە فەلەستینیەکان بەجێ بێڵێت. دوای پەسەندکرانی ئەم بڕیارنامەیە کە بە 124 جەنگ پەسەندکراوە، وەزارەتی دەرەوەی ئیسرائیل بە شەرمەزارکردنی بڕیاری ئەنجومەنی گشتی ئەم داواکاریەی ڕەت کردەوە. لە نێو 193 وڵاتی ئەندامی ئەم ئەنجومەنە 43 وڵات خۆیان لەم بڕیارنامەیە بە دوورگرتووە و ئیسرائیل لەگەڵ ئەمریکا و 12 وڵاتی دیکە دەنگی نایانداوە. شایانی باسەکە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە تەقینەوەکانی دوو ڕۆژی ڕابردوو لە لۆبنان بە پێشنیاری ئەلجەزایر ئەنجام درراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.